هاوڕێیان عەزیز و خۆشەویست بەخێر بێن. خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە شوێنی نوێی ئازادبوون لە خزمەتانین. زۆر خۆشە کاتێک بەری ڕەنج و ماندووبوون خۆت ئەبەم شێوازە پێشوازی لێ بکرێ و لە بۆنەیەکی تەواان دوو بۆنەیە ئاگادارن. هەمەوە یەکەم چالاکی ئازادبوونە، دوایەوەی لە مانگی 5ەوە ئۆفیسی پێشووی بەجێهێشتەوە هاتووە بۆ ئێرە. دووهەم گفتوگۆیە لەسەر یەکێک لە سێینەی کتێبەکانی نووسەری گەنج کاکاوان محەممەد، بۆیە زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. من پێم خۆشە وتەکانی خۆم وەکو چیرۆکێک باس بکەم لەسەر ماوەی 1 ساڵی ڕابردووی کارکردنی نێوان ئێمە و کاکاوار و ناسینمان و ئیشکردنمان و ئەم بەرهەمەی کە ئێستا بۆی کۆبووینەتەوە. بەڵام هاوکاتی ئەو شادی و خۆشیی کە ئێستا هەمانە بەرامبەر من و کاکاتە لە پشتی بەڕێستانەوە کاک بەختیاری شێخ عوسمان یادی بەخێر وێنەیەکیمان لەوێ هەیە کە هەم ئەندامی دەستەی ڕاستپێدراوی ڕێکخراوەکەمان بوو کە بەداخەوە مانگی 2 ساڵ بەجێی هێشتین. پیاوێکی پڕ لە وزە و پڕ جوڵا و پیاوێکی ئازا و نەبەرد. پێمان خۆش بوو ئەمڕۆ دەستپێکی وتارە بە یادێکی کاک بەختیاری هەمیشە زیندوو بکەینەوە. هیوادارین هاوڕێگەکانی کاک بەختیار و هاوڕێکانی هەمیشە بەردەوام بن. ئازیزان، ئێمە لەگەڵ کاکاوارە لەسەر سێینەیەکی کتێبی فکری ڕێکەوتوین. ئەمڕۆ کتێبی سەراب بڵاو بێتەوە. مێژووی ناسینمان و شێوازی کارکردنەکە سەرنجڕاکێش بوو. دوایەوەی لەگەڵ هاوڕێکی عەزیزمان گفتوگۆمان کرد پێم باش بوو بۆ ئێوەشی بژێڕمەوە. 1 تەمووزی 2022 کاکاوار بەنامەیەک لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەیوەندی کرد بە ڕێکخراوی ئازادبوونەوە و لە نامەکەیە هاتبوو من نازانم مسافی ڕێکخراوەکە چیان، بەڵام ئاگام لە شێوازی کارکردنتانە، ئاگام لەو بەرهەمانەیە کە چاپتان کردو و چالاکیەکانتانە بینم، پێم خۆشە پێکەوە کار بکەین. لە ڕاستیە ئەو نامەیە بۆ من مانای زۆر بوو دوایەوەی کە زانیم کاکاوار کێیە. من سەرەتا بۆ خۆم کاکاوارم نەئاناسی. لە هاوڕێی عەزیزم خاتوکانیم پرسی کە هاوکارین لە ئازادبوون پێکەوە و 2 ساڵ و 4 مانگە کارەکەین و لەو هاوڕێیانەی تر کە لە ناو ڕێکخراو لەو کاتیا پێکەوە کارمانە کرد و ئاگیان لەو قەڵەمە جددی و توانە جددیانە هەیە و لەو بوارەیە زانیاریان هەیە، بۆیە زۆرتر دڵخۆش بووم بەوەی کە دوایەوەی بیستم کاکاوار چەند کوڕێکی بەتاقەت و چەند نووسەرێکی لێوە شاوەیە. هاوڕێیان، ئەوەی کە پێویست بوو بیڵێم، کاکاوار نووسینەکانی خۆی، پوختەی کتێبەکانی خۆی لەگەڵ بایۆگرافیاکەی، لەگەڵ هەر شتێکی کە ئێمە وەکو ڕێوشوێنی چاپکردن دامان نابوو بۆ ئازادبوون نارد، بەبێ ئەوەی داوای خاترگرتنێک وەکو کوردەڵێ یا هەر ئیستثنایەک بکە لە ڕێکخراوەکە. ئەنجا بۆچی نامەکەی لای من معنای هەبوو کە خۆی بۆی ناردین؟ ئەوە توانم تۆزێکی کە باس بکەم. پاش ناردنی پوختەکە و چەندین پێویستی تر بۆ کاک تەحسین قادر و لیژنەی هەڵسەنگاندنی بەرهەمەکانی ئازادبوون، وەڵامی هەرێنیمان پێدرا بە چاپکردنی کتێبەکان و کاک تەحسینیش وەک هەمیشە وتەیەکی خۆی دووپات کردەوە کە ئەوە وتەکەیەتی وەک خۆی بۆتان هەڵێم. کاک بابان جهدی فکری لای من گەورە و مانادارە، کۆمەڵگەی ئێمە لەو جهدەی کەمە، داواکەم فەزلی نووسەر و وەرجێڕەکان بێ بەسەر ئازادبوونا و تا ئەتوانی دڵیان ڕاگری. لە دەرەوەی ڕێساکانی داتان ناوە نووسەر یان وەرجێڕ داواکاریەکی هەبوو یەکسەر ڕەتی مەکەنەوە، بەڵکو من بتوانم جێبەجێ بکەم. بەڵام بەڕاستی بینی خۆمان بێ من قەت فەزلی ئازادبوونم نەهێوە بەسەر کەسا و فەزلی کەسیشم نەهێوە بەسەر ئازادبوونە. یعنی زۆر بە ڕاشکاوانە دڵێ من هەوڵماوە بە باڵانسەوە مامەڵە بکەم و پێشم وایە ڕاستەکە ئەوەیە. یعنی زۆر بە هاوسەنگی مامەڵە لەگەڵ ئەو هاوڕێیانە بکەم کە ڕوو لە کارەکانی ئێماکەن. ئازادبوون لای من ئامرازە نەک ئاماچ، بەڵام یەکێکە لەو ئامرازانی لەناو کۆمەڵگەی مەدەنی باشووری کوردستانە ژمارەیان کەمە. هەر بۆیە ئێمە لەگەڵ هاوڕێکانیشمانە زۆر بە وریایی
هەوڵەیین دەستی پێوە بگرین و سەرچاوەکانی بەکاربێنین. خۆ بێگومان ڕاستپاردەکەی کاک تەحسینیشم فەرامۆژ نەکردووە، وەکو چۆن کاک هاوار لە نامەکەی خۆیان کە لە فەیسبوک بڵاوی کردوێتەوە و ڕەنگە زۆرێکتان بەرچاوتان کەوتبێ، من ئەو بەشەی کە تایبەتە بە خۆم و چەند هاوڕێک لێرە بۆتان نەخوێنمەوە نووسیوێتی. ئەوە شایەتیەکی گرنگە بۆ ئێمە لەوەدا کە ئەم بەرهەمە و ئەمە قسەکەی کاک هاوارە، ئەم بەرهەمە و دوو بەرهەمی دیکەش بەم نزیکانە بڵاوە بنەوە قەرزاری هەڵوێستی چەند کەسێکم. زەردەشت کە هاوکار بوو لە ڕەواندنەوەی هەندێک دوودڵیم سەبارەت بە چاپکردنی کتێبەکان، کاکزاری دیزاینەر کە بە سەبر و ئارامیەوە لەگەڵ تێبینی و پێشنیارە زۆر و زەوەندەکانی منا مامەڵەی کرد، کاک عیسا عوسمان ئەویش بە هەمان ئارامی و دڵسۆزانەوە هەڵەچنی و دیزاینی ناوەوەی گرتە ئەستۆ. بە تایبەتیش سوپاسگوزاری کاک بابانم کە بە ڕۆحێکی کراوە و نەرمێکی بێوێنەوە بە خەمخۆریەوە بۆ گەشەکردنی کولتوری مۆدێرن ڕوبەرێکی تەواو ئازادی بۆ دابین کردین تا هەموو کارەکان بگەێنین بە کۆتایی. ئەوە یەکەمین جارە من بە ئاسوودەییەوە بەبێ فشار و کەم و زۆر خۆسەپاندنی دەستگای چاپ بەرهەمێکم لە چاپخانەیەتەوە. لاما بێشاهێدی کاک هاوار دڵنیاییاتە کاک تەحسین هەموو پشتیوانانی تر کە ئێمە تا ئەو پەڕیتوانە دڵی هەر کەسێکمان ڕاگرتووە کە ڕێکەوتووەتە دەستگاکەمان و داوای هەر کەسێکیش بەڕێکخراوە و نەکرابێ بە متمانەوە بۆ هاوڕێیانەمان گەیاندووە کە پشتیوانی ئازادبوونن. بەڵام لێرەوە پێم خۆشە گلەیی لە هەندێک نووسەر وەرگێڕ بکەم کە بەرهەممان بۆ چاپ کردوون. ئێوە ئاگادارن بەرهەمی چاپکراو لە لای خۆمان لە قەیرانایە، جا پرسە فکریەکانیش پشکی گەورەی ئەو قەیرانەیان بەرکەوتووە. ئەگەر بێت و کاری زۆری بۆ نەکرێ و نەناسێندرێ بە ئاسانی ناچێتە ناو خەڵکەوە و ناگات. ئەگەریش نەچێ بێگومان توانای دارایی دەستگاکان تووشی کێشاکە و بەم هۆیشەوە تەمەنی کارکردنی کورتەکاتەوە. ئەمە لەم کاروانەماندا لەگەڵ چەندین کەس کارمان کرد کە زۆربەیان دڵسۆزانە و خەمخۆرانە کاریان کرد بۆ پەیامەکانی خۆیان و ئێمەش هەموو توانایەکی خۆمان خستەگەڕ. چەند هاوڕێیەکیش پاش چاپبوونی بەرهەمەکانیان ئیتر وەک ئەوەی نەمان ناسن وهایە و ئەوەش جێگەی داخە. ئەوە نەریتێکە زیانی گەیاندووە بە پەیامی نووسەرەکان و توانای دەستگاکانیش. من لە وەڵەوە عەرزم کردن نامەکەی کاک هاوار حەزەکەم تۆزێک زۆرتر لەسەری بڕۆم. لەبەر چی؟ لەبەر ئەوەی زۆر جار ڕوو لە دەستگاکانەکەین لەسەر ئەساسی یەکترناسین و تقریبا زەمانی هەنگاوەکەشمانەکەین ئەنجا ڕوو لە دەستگاکەکەین. بەڵام چۆن ئێمە وەکو ئازاد بوون کاک هاوار بەرەنجامی توانا و لێوەشاوەیی و پرۆژە باشەکانی ڕێکخراوەکە ئێمەی هەڵ سەنگاند و حەزی کرد بەرهەمەکانی لای ئێمە بڵاو بێتەوە، خودی کاک هاوار خۆی و کەسێتیەکەی و نووسینەکانی ئەو نامەیە بوو کە ئازاد بوون بە فەخرەوە وەریگرت و ئامادە بوو کتێبەکانی بۆ چاپ بکات. ئەم ئەزمونە لە شوێنێکی تریشەوە بۆ من سەرنجڕاکێشە کە لەگەڵ کاک هاوار هەمانە. ئەویش بێ ئەندازە لەسەر خۆ و بەبێ پەلەپەل لەم پرۆژەیە لەگەڵ ئێمەیە، بە ئەندازێک کە من وا هەستم نەکردووە جیاوازە لە ستافی ئازاد بوون بە وردی لە خەمەکانی دەستگاکە تێگەیشتووە. لە مانگی حوتی 2022 ئێمە خەریکی ئەم کارین. ئەوە تازە یەکەم بەرهەمی لە چاپخانە گەڕاوەتەوە ئەمڕۆ لە لای ئێوە عەرز دەکرێت. هاوڕێیان یەکێکی کە لەو خەمانەی کە لە ئیشکردن لەگەڵ کاک هاوار نەمان خوارد جدیەت و دڵسۆزی خۆی بوو بۆ گەیاندنی پەیامەکەی خۆی. یعنی جیاواز لە هەموو کەسانی کە ئێمە کارمان بۆ کردوون لە ماوەی ڕابردووە بەبەردەوامی کار لەسەر گەیاندنی پەیامەکەی خۆیەکە و کار لەسەرەوە کا کتێبەکەی بگاتە زۆرترین کەس. و لە ڕاستیە ئێمە لامان وایە ئەمە تەنیا لەبەر خۆی نییە، بەڵکو لەبەر ئەوەیە کە ئەوێ توانای دەستگاکە درێژەم کێشێ بۆ ئەوی نووسەران وەرگێڕانی دوای خۆشی بتوانن لەم کاروانەیە بەشدار بن لەگەڵمان. دووبارە بەشداریتان زۆر بەرزە نرخێنین، زۆر زۆر خۆشحاڵین بەخێر هاتن. ئەمڕۆ کافێبووکی ئازادبوون هاوکاتی و ئۆفیسە تازەی ئازادبوون کە ئەکەوێتە بەشی پشتەوەی قاعەکە کراوەتەوە. داواکەین هەمووتان بە ماڵی خۆتان شوێنی خۆتانی بزانن، چالاکیەکانتان کۆبوونەوەکانتان ئیشەکانتان بێنن بۆ لای ئێمە
ئەو بەشەی کە پەیوەندی بە ڕێکخراوەکەەوە هەیە کارگێڕی خۆی تیاکە جیاوازە لەم شوێنەی کە پەیوەندی بە هەڵی چالاکیەکانی ئازادبوون و کافێکەوە هەیە. کافێکە خاوەنەکەی سایەخانە و ئێمە هەمومان پێکەوە ئەکرێ بڵێن ئەمڕۆ میوانی سایەخانی لە چاو قاوەکانمانە، بەڵام دوایەوە هەمومان پێکەوە هەم پشتیوانی سایەخانەکەین بەردەوام بێ، هەم لەو ڕێەوە ئەتوانین چاپکراوەکانی ئازادبوون لێرە بکڕین، هەم چاپکراوەکانی دەستگاکانی کەش لێرە بەردەستە. زۆر خۆشحاڵ بووم، هیوادارم زۆر درێژ نەبوو بێ ئەوەی وتم، بەڵام بە پێویستم زانی لەبەرەوەی بۆ من و بۆ ئازادبوون و هاوڕەکانمان مانای زۆر. دووبارە بەخێر بێن. زۆر درەنگ بە کاکاوارم وتم ئەگەر 3-4 دقەیەکمان بۆ ڕیکۆرد بکەی ڕەنگە باشتر بێت لەبەرەوەی تۆزێک دەترسین. ئەمڕۆ چەند محاولەیەکی کەمان کردەوەی بەڕاستەوە خۆ بە سکایپ قسەمان بۆ بکە، دیارە کێشەی سەوتمان هەیە و کێشەی تەکنیکی تۆزێک لای ئێمە درەنگ چارەسەرە بێ. کاکاوانیش 3 دقەیەک قسەی کردووە، دوای هەموو پێکەوە بە فێنکی کەیترە تا دێ دەرەجەی گەربادا بەزێ گوێ لە کاک زەردەشتی عەزیزەگری کە زۆر سوپاسێکین لوتفی نواندووە و کتێبەکەی کاکاوارە ناسێنێ. ئاڵێیان کاتتان باش سڵاوتان لێ بێت. دوێنە شەو کاک بابان درەنگانێک پێشنیاری بۆ کردم کە من چەند دقەیەک دەربارەی بەرهەمەکەی خۆم بدوێم کە ئەمڕۆ ڕۆژی ناساندن بڵاوبوونەوەیەتی. ئەڵبەت من هیچ ئامادەیەکم نەبوو بۆ بابەتە لەبەرەوەی بیرم لێ نەکردبوویەوە، لەبەر بەڵام قبوڵم کرد لەبەر ئەوەی ویستم بەتایبەت سوپاسی ئەو بکەم کە بم کەرما هەیە بەلەو گەرمای نزیکی چلی کوردستانە لەناوەندێکی کلتوری کۆبوونەتەوە و زۆرتانەوەی گرۆ بگرن بۆ باسێکی معناوی و کلتوری کە هیچ پەیوەندێکی بە مەسایلە مادیەکانەوە نییە. من زۆر سوپاسی ئەوەکەم و سوپاسی ئەو هاوڕێیانەی ترەکەم کە لەگەڵ چاپبوونی ئەم بەرهەمەیە ئەکیان کێشا، کاک بابان، کاک عیسا، کاک زاری، هەروەها زەردەشتی هاوڕێم وە کاک ئاکەم بیرچیەوە کاک نیما لە سەرەتای ئەم پرۆژەیە ڕاستیەکەی ینی لە ڕێگەی ئەو مشتەڕێک کراوە ئەو ڕۆڵی وەکو بڵێن بەردی بناغی هەبوو لەمە. شتێکی ترکەویستم باسی بکەمەوەی کە ئەمە پرۆژەیەکە یەک کتێب نییە، چەند کتێبێکن لە ئێستا ئاسیانی ئامادەی چاپ بوون و وسیانە بڕیار بوو بەیەکەوە چاپ بن لەگەڵ کاک بابان هاوارڕێکەوتین، بەڵام دواتر لەسەر پێشنیاری چەند هاوڕێیەک وامان بە باشزانی کە هەر کتێبێک کە چاپە بێت ماوەیەکی بین هەبێت لەگەڵ کتێبی دواتە مانگێک تا 50 ڕۆژێک بۆ ئەوەی ڕێکخراوەکە ینی دەستگای چاپەمەنێکە بتوانن باشتر کار لەسەر بەرهەمەکان بکەن لە ژێرفشاران نەبن و خوێنەریش نەکەوێتە ژێرفشاری سێ کتێبەوە بە یەکجار. ڕەنگە کڕینی سێ کتێبیش بۆ بارودۆخەی کوردستان ئاسان نەبێت پێکەوە. لەوەرەوە من پێشنیارەکانم بەدڵ بوو ینی بە قبوڵم کرد و ئەو دوو کتێبەی تر کە دواتر دێت کتێبی دراوسەیە لەگەڵ ڕوتیا پێکەوە ئەم سێینە تەواوەکەن کە من پێشتر بڵاوم کردبوویەوە کە بەیەکەوە چاپە بێت. دوای ئەمانش ڕەنگە چەند بەرهەمێکی تر بێت، بەڵام ئەوانە پەلەی لێ ناکەین و هەندێک ڕڵێن ڕەشنووسیەکەمی هەم تەواو کرد و ماڵێکی بەرهەمانە بێگومان ئەوانیش چاپە بن بەبێ هیچ بەلەکردنێک وەکتی وەختی خۆی هات کەی گەڕامە لەسەر ئێوە وەکو ئێستاوا بێت ڕەنگە ئەوانیش چاپ بکەم ساڵی ئایندە یا 2 ساڵی ئایندە نازانم، چونکە پرۆسەی چاپیش خۆی تۆزەکە خایەنێت پێی ئەچێت تاوەکو دیزاین و چاپخانە و ناوەڕۆک هەڵەچنی و دیسانەوە جاری وای دەستکاریکردنەوە و دڵی من. بەرحاڵ ئەو من خەریکە بە 3 دقە قسەکانم لێرا کۆتایی پێدێنم. باقی ئەم ئێوارەیە من حتمما دەرفەت هەبیانی لە ڕێگەیەکەوە هەر لەگەڵ ئێوەیە بمێنمەوە، بەڵام نازانم بە لایف هینەکە پەخشەکرێن، ئەگەر بە لایف بوو شۆکم جۆگرێک گوێ لە کاک زەردەشتەکەم بەرهەمە چییە چۆنە لە نەزەری خوێنەرێکی ڕاڵەی بەنەرێکەوە کاک زەردەشت. خۆشحاڵم، زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان، هەر بەشە. کاک زەردەشت مایەوە بۆ تۆ فەرموو.
سەرەتام کاتتان باش بەخێر بێن پێ خۆشحاڵم کە لە دیدارێکی ئاوایە لەگەڵ ئێوایە کۆبمەوە و پێشەوەی لەسەر کتێبەکە قسە بکەم حەزەکەم لەسەر ئەوە قسە بکەم کە ڕێکخراوی ئازادبوون ئەو پاڵپشتەی کە هەردەم بۆ وەرگێڕ و بۆ نووسەر هەیە بۆ فکری جدیژەی بووە منیش خۆمەکو نووسەر و وەرگێڕێک لام باخێکی زۆری هەیە لەبەرەوەی بەداخەوە لە ئێستاە لە ناو دەستگاکان ئەو دەستگانەی کە هەیە ئەو ڕێکخراوە مەدەنیانەی باشتر وا بڵم کە ئیشەکەن گرنگی نادەن بە کتێبی فکری بە کتێبی تیۆری و ئەوەی گرنگی بە کۆمەڵە شتی ترە دەن ئەوش لەبەر ئەوەیە پێیان وایە کتێبی هیزری و تیۆری ناخوێنرێتەوە و یا ڕەنگە ڕاستەخۆ کاریگەری دانەنێ خۆی لە ڕاستیا وایە کتێبی فکری و تیۆری کتێبێکە کە ڕووی لە نوخبەیە واتە کتێبێک نییە کە ڕووی لە عامی خەڵک بێ وەکو ئەدەبیات یا وەکو هەر جۆرە کتێبێک تر کتێبی مێژووی لەبەرەوە خوێنەری دیاریکراوی خۆی هەیە بەڵام ئێمە ئەوازانین هەموو ڕۆشنبیریەک و هەموو سەقافەیەک هی هەموو وڵاتێک بە گوێرەی ئەو یەکێ لە پێوەرەکانی ئەوەیە کە ئاستی نووسینی نوخبەیان لەکوێ ئێستا ئێمە گەرمانەوێت هەڵسەنگاندنێ بۆ ئاستی ڕۆشنبیری کوردی بکەین ئەوەیە کە بزانین ئەو کتێبانەی کە لە ناو نوخبەی ڕۆشنبیری کوردیە چاپ بووە کتێبە فکرەکان چۆنن چین وەچ ئاستێکیانەوە ژمارەیان چەندێکە بەداخەوە کێمە بینین ژمارەیان نووسەرەکانان لە پەنجەی دەست دەرناچێت و بڵاوکراوەکانیشان بە هەمان شێوە لەبەرەوەی پاڵپشتی ناکرێت بۆیە لێرۆ من دووپاتێکمەوە کە ئەم جێگەیەکی زۆر جێگەی دەستخۆشیە و سوپاس بۆم هەوڵیانەوە بە تایبەت بۆ کاک بابان کتێبەکەی کاکاوار کە چەند کتێبێکە کە ئەو سینەیە کە بڵاوێکاتەوە لە ئیمساڵا کتێبی سەراب یەکێکە لە کتێبە فکریە زۆر باشەکان کە ئەتوانم بڵێم لەم چەند ساڵەی دواییە کە چاپ و بڵاو بۆتەوە و چۆن ئیشی کردووە و ئێوێ چی بکات من بە کورتی هەنێشت باسەکەم بەڵام ئەم قسانەی من بە هیچ ناڕواتە ینی وەکو ئەڵتەرناتیڤێک نییە بۆی کتێبەکە نەخوێنرێتەوە بە پێچەوانەوە ئەبێ کتێبەکە خۆی بخوێنرێتەوە لەبەرەوەی هیچ کاتێک پەیوەندی نییە بۆ کاتێکی من سنووردارە بەڵکو کتێبی فکری خۆی ئەبێ بخوێنرێتەوە و بە قسەکردن و بە ئاخاوتن خۆی نادا بەدەستەوە هاوار یەکێکە لەو با بڵین لەو نووسەرە دیارانەی کە لە کای ڕۆشنبیری کوردیا ئیشەکات و توانین بڵین لە دوای تقریبا 2015 ئەوانەوەی تریشەکانی دەرەکەوە لە دوای 2020ەوە بە تاواتی ئیشە گەورەکانی دەرەکەوە کاری وەرگەڕان و نووسین بووە لەم کتێبەیە چۆن ئیشی کردو ئێمە پێشتر بەڵین یەکەم ئەزمموی جددی ئێمە دوای ڕاپەڕین ڕەهەندەکانن ئەمان چۆن مامەڵیان لەگەڵ کتێبا کردووە چۆن مامەڵیان لەگەڵ فکرا کردووە و ڕووداوێکی گرنگن لە ناو سەقافەی کوردیا و تا ئێستاش لازال هەر با بڵێن کاریگەریان هەیە و زمانەکەیان ئیشەکات بەڵام ئەمنەوەی تریش کە هاتوون بە جۆرێکی تر لە بڵێن لە فکر ئەڕوانن و لە کاری توێر ئەڕوانن حتمما ئەوەی کە لە پێشووترا هەیە هەڵەگیرێتەوە بەڵام بە زیادەوە هاوار خۆی لە پێشەکەکە باس لەوە کات کە ئەم ئەوێت لە ڕێگەی کۆمەڵی بیریارەوە کام بیریارانە لە ناو باشوورە تاکوتەران ناسێنراون بەڵام ئەوەی کە بە کۆ نووسەرێکە بێت لەسەر ئەمانە ئیشی کرد بێت و بێوێت خوێندنەوەیەکی پێ بکات و کۆمەڵە چەمکسازی پێ بکات نییە بەم شێوازە ئەوش ئەو بیریارانەی کەم ئیشی تیاکردوون زیاتر لە ناو فکری فەڕەنسی هاوچەرخایە لە کتێبەکە ئێمە بەر دۆڵۆز و بەر فۆکۆ و بەر بۆدریار و بەر درێدا بە تۆخی ئەکەوین بەناو ئەوانەیشە بۆ نیچە و کۆمەڵە فەیلسوفی تریش ئەوەی کە ئیشکردنی هاوار لەم کتێبات چۆن ئەو کە خۆی ئاماژەی پێداوە وەکو ئەم فەیلسوفانەی هێناوە تۆڕێکی پێچنیون تۆڕێکی چەمکی پێچنیون لە ڕێگەی ئەم فەیلسوفانەوە ئەوێت جۆرێک لە تۆڕی تیۆری دروست کات کە بتوانێت ئیش کات لە ناو ڕۆشنبیری کوردیا چۆ خوێندنەوەی دەق چۆ خوێندنەوەی کۆمەلگا و ئەم کارێشی ئیترەوە خوێنەران و ڕەخنەگران ئەتوانن قسەی لەسەرکەن تا چەند سەرکەوتوو بۆ تا چەند لەکوێ سەرکەوتو نەبووە من بوو بە شخصی خۆم کە کتێبەکەیم خوێندوێتەوە بە یەکێ لە هەرە هەوڵە جددی و سەرکەوتوەکانی دانێم و خۆشی ئەم شێوازە ئیشکردنەی لە کۆتاییە تاقیە کاتەوە ئێستا ئەوەی کە بە کورتی کە من قسەی لەسەرکەم
کتێبەکەی وەک لە ناوەکەی دیارە سەرابە بۆچی چەمکی سەرابی هەڵبژاردووە بۆ کتێبەکەی و چۆن ئەتوانین ئەم ئیشکردنەی ڕوونکەینەوە سەراب ئەم سەراب با بڵێن سەراب ئێمە خۆمان نەزانین لە ناو ئەدەبیات و لە ناو فکری ئێمە واقع هەیە وەهم هەیە سەرابیش هەیە واتە کاتێک سەراب لا ئێمە کە بەکارە برێ بە زۆری بۆ وەهم بەکارە برێت واتە شتێک کە خۆی واقعی نییە کە بیری لێەکەینەوە بەم مانایە سەراب لە وەهمەوە نزیکە وە شتێکی ناواقعیە بەڵام لە ناو فەلسەفەیە ئەم پێناسە ئاڵۆزە بێ و بە هەمان شێوە ئاوا یەکسەر خۆی نادا بەدەستەوە ئەوەی ئەم سەراب چییە ئەم سەراب بۆ با بڵێن بۆ زڕەوێنە دایناوە سێ چەمکەیە کە زۆر ئەساس گرنگە لە کتێبەکە هەیە لی تێبگەین زڕەوێنە یا سیمولاکرایە ئایکۆن لەگەڵ ئەسڵ واتە ئەم سیانات لە ڕێگەی ئەم چەمکانۆتوانین لە سەراب تێبگەین و شتێک کە لەبیرم چوو پێشەوە بچمە سەری بڵم ئەوەیە کۆی کتێبەکە دوو ئەرکی سەرەکی هەیە کە ئەویش ڕەخنەگرتنی ئەفلاتونیزم لەگەڵ دەروونشیکاریە واتە ئێمە ئێستا زانین ساڵانێکە لە ناو سەقافەی ئێمەیە دەروونشیکاری هەیە و ئەفلاتونیزمیش پێویستی بە هاوردەکردن نییە لەبەرەوەی هەر جگەل لە فەلسەفەی ئیسلامی کە ئێمە هەمان بووە بە هەمان شێوە هەر ئاینە ئیبراهیمەکان خۆیان بە شێوازێکی زۆر تونند و تۆڵ ئەفلاتونیانن لەبەرەوە ئەفلاتونگەرایی ئامادەیی هەیە ئەوەی کە ئەم سێ چەمکە چیە لای ئەفلاتون کە جیهانی باڵا هەیە جیهانی ئایدیال هەیە واتە جیهانی ئەسڵی هەیە و جیهانێکی تر هەیە کە جیهانی کۆپیە و جیهانی سێبەریش هەیە لای ئەفلاتون ئێمە کاتێک بەڕوونتر بیڵم کاتێک کە باس لە کورسیەکەکەین ئەم کورسیانێکی ئێمە لێرە ئەیبینین ئەم کورسیانە هەیە ئایدیای کورسیەکەیش هەیە و ئەکرێ وێنەی کورسیەکیشە بێت ئایدیای کورسیەکە لە جیهانی ئایدیاڵەکانی ئەفلاتونایە کە ئەم کورسیە کە ئێمە لەبەر دەستمان لە سەری دانیشتوون لەوە دروست کراوە و وێنەیەکیش کە دروستیەکەی وێنەی کورسیەکەی ئەمە ئەبێتە سێبەر تقریبان سەراب بەم مانایە یا زڕەوێنە لەم مانایە بەکاری بردووە ئەوەی کە هەیە کتێبەکە ڕەخنەگرتنێکی ئەم دابەشکاریەی ئەسڵ و با بڵێن لەگەڵ زڕەوێنایە یا لەگەڵ وەهمایە ئێمە ئەبینین کە بە درێژایی مێژووی فەلسەفە هەتا نیچە گرنگیەکی زۆر با بڵێن بە ئەسڵە درێ و هەروەها بە حەقیقەتە درێت لە کاتێکە بۆ نمونە هەر خودی نیچە دواتر درێدا و دۆڵۆزۆوان ڕوونێکەنەوە ئەوانەی کە لای خودی ئەفلاتون حەقیقەتە ئەکرێت وەهم بێت و هەرم کتێبەیش هەوڵێکە لە ناو ئەو ڕوانگانە بۆ ئەوەی کە باس لەوە بکات کە ئەوانەی با بڵێن ئەفلاتون ئەوەی کە بە حەقیقەت باسێکە لە ڕاستیە وەهمە خۆی کێشەی بنەڕەتی چییە لەسەر ئەسڵ لە ئەسڵ کە ئێمە باس لە ئەسڵەکەین فکرێکە ئەڕواتەوە سەر ئەسڵ ئێمە زانین سەر فکری تونند و تیژی و فکری بناژۆخوازی و فکری فندامنتالیزمی ئیسلامی هەمووی لەسەر ئەسڵێک دروست بوو ئەسڵەکە چییە گەڕانەوەیە با بڵێن بۆ وێنەیەکی ئۆرجیناڵ بۆ سەردەمێکی ئەسڵ بۆ تێکستێکی ئەسڵ و هەرچێک لە دەرەوەی ئەمە هەیە با بڵێن لە بەرگرتنەوەی یان زڕەوێنەکانێتی لە ناو فکری ئەمەی کە هاوارێکی لەکرا فکری فەڕەنسی هاوچەرخ ئەم ڕەخنەگرتنانە لە نیچەوە دەست پێکات و بە جدی و بە شێوازێکی زۆر بەرفراوان ڕەخناکرێت کێشەی سەرەکی ئەسڵێکە لە کێشە سەرەکیەکانی ئەوەیە کە تۆ باس لە ئەسڵەکەیت لە بەرامبەری ئەکسەر ناحەقیقەت زڕەوێنە یا زۆڵ سەر هەڵدێنێت ئەوەی کە ئەکرێ ئێمە وەکو ڕەخنەی ئەسڵ باسی کەین بریتە لە ئەوان کە دێن بۆ نمونە زڕەوێنە ئێستا ئەگەر بە دوو نمونە بێنینەوە کە هاوار خۆشی لە کتێبەکە باسی کردو یەکەم مەحوی دووەم نالی مەحوی کە باس لە جیهانەکە وەکو سەرابێک سێریەکە هەڵێ جیهان سەرابێکە دنیا سەرابێکە و واتە ئەم دنیایکی هەیە تەنیا سەرابێکە و خەو خەیاڵێکە بەڵکو دنیای ئایدیاڵ و ڕاستەقینە لە شوێنێک ترە لای نالی بە پێچەوانەوە نالی سەر ڕایەوەی کە ئەزانێت سەرابە و هانا بۆ شوێنێک تر نابە ئەم سەرابەی لەلا گرنگە و بەڵێشی پێکە فکری با بڵێن فەڕەنسی و ئەوەی کە یانەوە لەسەر سیمولاکرا زڕەوێنە قسە بکەن و ئەم ڕەخنانە
ئاراستەی فکری ئەفلاتونیزمەکەن لەبەرەوەی ئەفلاتون خۆی ئەو جیهانە واقعی کە هەیە جیهانی ئەو جیهانێکی ئێمە تیاژین کردوێتی بە وەهم و جیهانێکی ئایدیاڵی دروست کردووە چۆن ئەکرێت لەیرەوە ئەپەڕێتەوە بۆ ڕخنەی دەروونشیکاری کە ئێمە زانین دەروونشیکاری بە گوێرەی ئەم تێزانەی لێرا کە هاوار باسی کردووە هەر لە ئەفلاتونەوە هەتا فرۆید دەروونشیکاری تیۆرێکی ئەفلاتونیە کە لەسەر کۆمەڵێک چەمکی ئەسڵ ئیشەکات لەسەر باوک ئیشەکات پێگەی باوک و ئەسڵ وەکو یەک وایە و هەروەها لەسەر نوقسانی یەکێتر لە چەمکەکانی کە ئیشەکات وەکو با بڵێن ئارەزوو لەیرەوەیە کە ئێمە ئەبینین کاتێک باوک هەیە پرۆسەیەک باوکوژی دووبارە ئابێتەوە واتە ئەوەی کە تۆ بتێ باوکەکە بکوژی دواترە و کەسە خۆی ئەبێتەوە دیسان ئەبێتەوە بە باوک ئایا ئەم لێرا ئەوە تاقیە کاتەوە ئایا کەمەل لە ڕوانگەکانی دۆڵۆز و گواتیاریەوەی هێنە و ڕخنانەی کە لە دەروونشیکاری هەیەە ئایا خودی دەروونشیکاری کە کۆمەڵ پرۆبڵم و کۆمەڵی کێشەی هەیە ئەی خاتە ڕوو ئاتوانێت چارەسەریم کێشانە بکایان بەرهەمی هێنێتەوە وەکو نمونە لە کۆتایی کتێبەکەی خوێندنەوە بۆ سێ ڕۆمانەکات ڕۆمانی شێرزاد حەسەن هەسار و سەکانی باوکم چەند ڕۆمانێکی عەتا محەممەد و ڕۆمانی تاریکی داگیرکردنی تاریکی بەختیار عەلی ئەوەی کە لە پەیوەندی بە دەروونشیکاری هەیە باوکوژی هەسار و سەکانی باوکم ئێمە ئەزانین لێرا کە هەوڵێکی باوکوژیە کە ئەدرێت لە کۆتایی ئێمە کارکتەرەکە بینین ئەبێ بە وەهم و وەکو جۆرێک لە تارمایی لێ نەوەک وەهم ئێمە بینین کاتێک ئەسڵ هەیە و مناڵ هەیە و لەو کاتە پەیوەندیەکتر هەیە کە پێوترێت زۆڵ یا زڕەوێنە یا ناشەرعی ئەم ئەسڵەوە کات ئەمە هەر دروست بێتەوە بەڵام ئەوەی کە دۆڵۆز باسەکە لە قڵبکردنەوەی ئەفلاتونیزم چۆن ئەمە قڵبە بێتەوە و ئێمە چۆن ئەتوانین لەم سێ کوچکانە ڕزگارمان بێ و چۆن ئەکرێت لە دەرەوەی ئەسڵ و لە دەرەوەی یەکایەتی بتوانین بیر لەمانەکەین ئەو ئینەی کەهەیەتی بریتە لە هەڵاتن هێڵەکانی هەڵاتن کە لای دۆڵۆزەیە ڕخنەی دەروونشیکاری پێکات لەیرەوەیە کە ئێمە بینین وەکو ڕخنەکەی هاوارەیە لەسەر ڕۆمانەکەی شێرزاد حەسەن لە کۆتایی ڕۆمانەکەیە هەموو گەرەکان داخات ئەوەی کە با بڵێن ئەم کارکتەرە بتوانێت ڕزگاری بێت باوکێک کوژێت بەڵام ناتوانێت ڕزگاری بێت ئەی چۆن ئەکرێت لە دەرەوەی ئەسڵ و لە دەرەوەی باوکەوە با بڵێن ئەم ڕزگاریە بەدەست بهێنرێت لەیرایەک ئێمە لەم کتێبەیە کە بەری ئەکەوین ئەم لە ڕێگەی زڕەوێنە چییە و ئایکۆن چی ئەم ئەسڵمان هەیە ئەسڵ لە بەرگیراوەکەی ئایکۆنە واتە وێنەیەکە کە ئەو لێکچوون و هاوشناسی کە لەگەڵ ئەسڵا هەیەی ئایکۆن ونی ناکە بەڵام زڕەوێنە یا سیمولاکرا وێنەیەکە کە ناڕواتەوە سەر ئەسڵ لە ئەسڵە چێ بەڵام ناڕواتەوە سەر ئەسڵ ئەمەش لە چیۆیەت لەو تێزەی دۆڵۆزۆیەت دۆڵۆز دوو تێزی هەیە کە خاتە ڕوویەکەمیان ئەوەیە کە با بڵێن جیاوازی بە بنەڕەت وەرەگرێت دووەمیان ئەوەیە کە هاوشناسی بە بنەڕەت وەرەگرێت لە ئەفلاتونەوە هەتاکو دەروونشیکاری فرۆیدی کە لەم کتێبە هاوار باسیەکات با بڵێن ئەوەی کە بە بنەما وەرگیراوە ئەسڵە و زڕەوێنە بەلاوە نراوە کە ئەبینین لە لای فرۆید ئەم ئەسڵە هەیە و لە لای با بڵێن ئەفلاتونژ لای فرۆید چۆن دەرەکەی لای فرۆید ئۆبێکتی ئارەزووی سەرەتاییت هەیە یا ئۆبجێکتی دیزایر هەیە کە ئەمە لە دەستەدەی ئیتر دوای ئەوە هەرچێکی تر هەیەت ئەڵتەرناتیڤە بۆ ئەم ئۆبێکتی ئارەزوواتە بن بە ئەڵتەرناتیڤیەک لەم مۆدیلە بیرکردنەوە کە سێری ئەەکەین بڵێن ئۆبێکتی ئارەزوو چییە بریتە لە هاوشناسیەک کە کۆی سیستەمی بیرکردنەوەکە لەسەر هاوشناسی دروست بووە بەڵام ئەگەر لەسەر بنەڕەت بێت بنەڕەتەکە گەر جیاوازی بێت ئەو کاتە گەر لێکچوونێکیژە بێت لێکچوونی جیاوازەکانە لەیە کە لە فکری دۆڵۆزا هەیە ئەوەی کە بۆ نمونە کە ئارەزوو لەکێک ئەیجوڵێنێت لای دۆڵۆز ئەم شتە کە لێدا باسەکرێت با بڵێن پڕیە ئەوەی کە گرنگە ئاماژی پێ بدەن کاتێک کە ئەم مۆدیلی ئەسڵە بەلاو ئەنێنەوە مۆدیلی زڕەوێنەیەت زڕەوێنە ئەوەیە کە هیچ وێنەیەک ناچێتەوە سەر ئەسڵەکەی وێنەیەکی سەربەخۆیەوە هیچ شتێک بە وێنەیەکی بەراورد ناکرێت واتە ئێمە کاتێکە کە نمونونەکە خۆشی لێرە هاوارە هێنێتەوە کە باز لە ژن و پیاوەکەین لە دەروونشیکاریە
کە باز لە پیاوەکە پیاو گیانەوەرێکی چوکدارە ژن گیانەوەرێکی ناچوکدارە بێچووکە چووکی نییە واتە پێناسەکە بە دەوری چووکایەکە کراوە بۆ پیاو و بۆ ژن واتە ئەسڵێکت هەیە کە پیاوە با بڵێن ئایکۆنێک شتەیە کە ژنە کە چووکی نییە لێرە کە ئێمە ئەم پێناسە ئەبینین بەڵام ئەوەی کە لێرا هەیە ئەگەر بە ڕوانگەی زڕەوێنە سێریکەین ئەو لە ڕوانگەی دۆڵۆز و گواتاریەوە سێریکەین ژن ئەبێ وەکو با بڵێن وەکو گیانەوەرێکی سەربەخۆ سێرکرێ هەروەها پیاوی جوها سێرکرێت کە جیاوازن هیچ کامیان بە هیچ کامیان بەراورد ناکرێن و چونکە پێشوەختە ئێمە هاوشناسیەک نییە کە بتوانین ئەم دوانە بەیەکەوە بەراوردکەین واتە ئێمە مۆدلێکمان نییە کە بتوانین پێی هەڵبسەنگێن کاتێک کە ئەم مۆدلە نەبوو ئێمە هەڵسەنگاندنی پێ بکەین و کاتە ناتوانین بەژن بڵین بۆ نمونە نوقسانە کەم و کوڕی هەیە ئەوەی لە پیاو ناچی ئەوەی لە پیاوەچی ئەبێت ژن وەکو لەم ڕوانگەی کە زڕەوێنەکان تیا زاڵە بن ئەوەیە کە هیچ پلەبەندیەک و هیرارشیەک لە نێوان ئەسڵ و لە نێوان ئایکۆن و لە نێوان زڕەوێنە نامێنێ ئەوەی کە ئەمێنێتەوە بریتە لەوەی کە هەر کام لەمانە لەم وێنانە کە هەن سینگولارن تاقانن و خۆیانن لە وێنەیەکتر نییە و ئێمە مۆدیلێکشمانیە ئەمانی پێ بەراورد بکەین لەبەرەوەت کابینین ئەو لە زۆر کێشە و کەم و کوڕی هەیە کە لە ناو دەروونشتکاریە هەیە ئەم جۆرە ڕوانگەیە با بڵێن ئەو کێشانە با بڵێن حل دەکات بە جۆرەك لە جۆرەکان یا چارەسەریان بۆ دۆزێتەوە دوایین شت ئەوەیە کە ئەمە خۆی لە کتێبەکە بە دوور درێژی باس کراوە ئەو چەمکە کە لای ئێمە هەیە بە بڵێن سەرابە بەڵام لە کۆتاییە ئەم تێزانەی خۆی کە هاوار لەیرا چنیوێتی لە کۆتاییات خوێندنەوەی پێکات واتە بزانێ ئەم تێزانەی ئەم بەیەکەوە گرەی داون و ئەم بیریارانەی کە هێناوە تا چەندێک ئیشەکات و تا چەندێک ئەکرێ ئێمە بۆ نمونە تێکستی پێ بخوێنینەوە لە کۆتایی کتێبەکەی بینین کە بۆ شێرزاد حەسەن بۆ عەتا محەممەد بۆ بەختیار عەلی بۆ چەند ڕۆمانێکی ئەوان خوێندنەوەی کردووە و تێزەکانی خۆی تاقیەکاتەوە و ئەشی بینین کە ئیشەکە ئەو تێزانە بەم شێوازەی کە تاقی کردوێتەوە لە کۆتایە دووبارە سوپاس بۆ دەستگای ڕێکخراوی ئازاد بوون و سوپاس بۆ ئێوەش کە گوێتان لە قسەکانم کرد بە هیوام کتێبەکە بخوێننەوە لەبەرەوەی قسابنەوەی من تەنیا وەکو سەرنجێک وایە لەسەر کتێبەکە دووبارە بەخێر بێن دەست خۆش کاک سپاس کاک زەردەشتیان زۆر کورت و زۆر ناوڕۆکدار هاوڕانەوەی کە ئێمە لە بەرنامەیەم ئێوارەیە ویسمان عەرزتانکەین کۆتایی هات ئیتر چاو قاوە لە خزمەتانایە و کتێبەکەش نازان بڵێم لە کشووە لە بەردەستایە ئەو لای شاجوانەوە لە پشتەوە توانێ هەرکەس ویستی کتێبەکەی هەبێ بەخێر بێن و زۆر زۆر سپاس بۆ ئامادەیتان